من ناوم حماد شاكر هستان با آماده کردنی اتومبیلێک لە جۆری دۆست چارجەر ئارتی بە دەستکارێکی لەلایەن موبەرمجم چیا توینینگ و لە یارمەتیدانی محەممەد فۆرت مۆستانگ دەستکاری تەواوی سیارەکەمان کردووە سیارەکەش ئارتیە هێدەرزی لەسرە شوتەی لەسرە میثانۆڵە و لەگەڵ تەخفیف وەزن و ئینشاڵڵا بە هیوای نیتیجەیەکی باش دەستپێکێکی نوێم من تقریبا نزیک ساڵێک دەبێ و سیارەم کڕیوە یەکەم بتوڵەشمە بەشداری دەکەم ئینشاڵڵا نیتیجەیەش باشمان دەوێت زۆر باشترە لەوەی کە لەسەر جادان سیباق خوشتی وا بکرێت سەلامەت نییە لێرە سەلامەترە شوێنەکانی دیارە پێم باشە زوو ئەم بتوڵانە بکرێتەوە بۆ ئەوی خەڵک لەسەر جادە سیباق نەکات هۆکاری لێکردنەوەی ئەشیاکانی ناو سیارەکەم وەزنی قورسە نزیکەی 2 تەنە چەندی وەزنی کەمەوە ئەوەندە ئیستفادەی بۆ من هەیە وەزنی خەفیف بۆ سیارەکەم زۆر مهمە بۆیە وەزنەکانم بەرە دەرکە و کوشین و ناو سندوقم هەموو لێ کردێتەوە بزەبت تەعاان شوێنی تایبەتتر هەبێ زۆر باشترە بۆ سەیفتی تر بێ بۆ ئەوی خەڵک لەولا سیباق نەکە هەمویان لێرە کۆبنەوە هەم خەڵکێکی زۆر ئامادە بوون هەم جمهور هەم بە دەرێخستنی تواناکان تا لە سیباق. تقریبا 5-6 ساڵێکە بێ خولای سیباق و درێفتینگ ئەو شتانم بۆ دروست بووە شتێکی جوانی شتێکی باشە کە فەرهی پێدراوە 1-2 ساڵە فەرهی پێدراوە و لە کوردستان گەنجەکانمان توان بەشداری ئەو جۆرە بتوڵانە بکەن شتێکی باشە بەڕاستی بۆ ئەوەی کە هەم شوێنێکی ئاو بکرێتەوە هەم گەنجەکان تووشی ڕووداو نەبن هەم مەترسیش لەسەر خەڵکێ دروست نەبێ بەڕاستی شتێکی جوانە دەستخۆشیان لێرەکە شوێنەکە ئەکید دەبێت شوێنێکی سێفتی گونجاو بێ بۆ ئامادەبووان و بۆ شۆفێرەکانیش من نزیکی 10 ڕۆژێکە بێ خۆم بۆ ئازم کردووە سوپاس بۆخوا جارێکم سیباقشمان براوە بووین اینجا خوا گەورەی بۆکانی تری جۆری فۆرد مۆستانگە 2020 پستۆنە جیتیە دەستکاریەکان هێدرزەکەیم گۆڕیوە شوتەکەیم گۆڕیوە پلاک و فیت پەمپەکەیم گۆڕیوە ئەکسلەکەیم دەستکاری کردووە سیستەمی سوتەمەنیەکەیمان کردو بە ئیسانۆڵ ئیترەم جۆرە دەستکاریانەمان کردووە هەر کەسە و بارەزی خۆیەتی چەندێکی لێدا ئەتوانی لە $100 دەستکاری بکەی هەتاوەکو $20,000 بەدڵی خۆتەوە جۆری سادەکەم کراوە ماجستایە مۆدلی 2007 کیەی VHTNA تەنەفس طەبیعی ستەیجی یەکە سیارەکەم ئینشەڵا بە قۆدری شەکەین لە مودێکی کەیە توانی سیباقیەکەم بەرمەوە شتێکی زۆر جوانە بۆم شارە و بۆم دەڤەرەی ئەمە کە سیباقێکی ڕسمی کە هەموو قانونێکی باشە ڕوات لە ناو شار بە دوورە خەڵک ئیسعاز ناگێت تووشی حادیسە نابێت لێرە باشترە داواکاری ساڵی جارێک بۆ 2 جار بۆ 3 جاریش بکرێت بۆمان بکەنەوە وی لە ناو شارە نە سیباق بکرێ و نە خەڵکیش ئیسعاز بکرێت گۆڕەکەی لە سارەکەمان کردومە ستەیجی یەکە تەنها بەرمەجیشی لێرا و کەمێک هەواتی دەستکاری کراوە ئینشەڵا پشت بەخوا زیاتریش یەکەم ئەمە وەکو تەجروبەیەک هاتووم زیاتر لای گەنجان زۆر پێی ئاشنانە یەناو بوو خەڵکی تر کەس پێی ئاشنا نییە بەعزێ کەس بە شتێکی خراپ سێرەکە بەڵام شتێکی جوانەوە ئەمیش وەردیشە وەکو تۆپی پێ وەکو هەموو وەرچانێت ئەمیش وەرچێکی زۆر باشە یعنی هەموو گەنجەکە هەموو جمهورە باشەی هەیە داواکاری ناحکومەتیش جادەیەکی تایبەتمان بۆکەنە بۆ ئەم وەردشە نام دێبڕ محەممەد و بەکرە دانیشتووی شاری سلێمانیم سیارەکەمان لە کامەرۆی وەنێڵی ئێسئێسە سیارەکە دەستکاریە باشە ئەم سیارەیە کاتێکە سیباغەکات ئەبێ دەستکاری کرێتەوە لە ڕووی سارکردنەوەی ڕادێتەرەکانی چکە حەماوەی ڕۆن و مەکینەی ئەبێ دابەزێنرێتەوە ئەم ڕادێتەری بەشی پێشەوەی ئەمانە هەمووی دەستکاری و گەورە کراوە لە ڕووی هەوایەتەوە ئەم سیارە دەستکاری کراوە دەکشن و هێدەرس و شوتە و هەروەها بێتەوە کۆیل و پلاک تقریبا بایی دەفتەرێک و نیو مەسروفی تیا کراوە و کولی سیباقاتێکە ئەکرێ صاحبەکەی تقریبا نزیکەی $1,500 تیا مەسرف کردووە ئێمە لە 3 ساڵە 4 ساڵەوە بەردەوام لەم یاریین لە بەسڕە لە بەغداد لە هەولێر لە شاری سلەیمانی بەژاری هەموو کوڵەکانمان کردووە دوا بە دوای ئەم یاریە
کەسێکمان هەبوو لەو دوو جۆرە